سڵاوتان لێبێت لە شاری سۆران لەگەڵتانین ئەم شەو سەردانی بازاڕی سۆرانمان کردووە ئەگەر بەر لە چەند ڕۆژێکە خود دە ڕۆژ بەر لە ئێستا گەشتێک بێدا کردووە ڕەنگە چەند هاوڵاتیەکی کەمت بین بە پەنجەی دەست توانی بە بژمێرن بەڵام دیارە دوای هەنگاوە گەورەکەی سەرۆکی حکوومەت کە لە ماوەی یەک هەفتەدا دوای ڕێککەوتنی هەولێر و بەغدا توانرا دوو موچە دابەش بکرێت ئەویش موچەی مانگی دوو سێ بوو کە ئەمە گەرموگوڕیەکی زۆری خستە ناو بازاڕەوە بازار بژایەوە وەک دەبینن جمو جۆڵێکی زۆر لە بازار هەیە هاوڵاتیان پەیتا سەردانی بازار دەکەن بە مەبەستی دابینکردنی پێداویستەکانیان هەرچەندە سەرەتایی ئەم مانگە ناومێدیەکی زۆر لە هاوڵاتیان بەدی دەکرا پێیان وا بوو دابەشکردنی موچە تەنها قسەیەکە و هەرگیز باوەڕیان بەوە نەدەکرد کە لە ماوەی یەک هەفتەدا دوو موچە دابەش بکرێ بەڵام بە خۆشحاڵیەوە سەرۆکی حکوومەت هەموو هەوڵێکی خۆی خستەگەر بۆ ئەوەی بتوانن لە ماوەی یەک هەفتە موچەکە دابەش بکەن ئەمەش ناومێدی لە لای هاوڵاتیان دروست کرد و پێیان وا بوو بەغدا ئەم موچەیە هەرگیز نانێرێت بەڵام وەک بینیمان هەنگاوەکانی سەرۆکی حکوومەت بۆ نەفەوتانی مافی هاوڵاتیان بووە هۆی ئەوەی کە بتوانرێت موچەی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی یەک هەفتەدا دابەش بکرێت هەوڵیش دەدات بۆ ئەوەی کە بەردەوام بێت لە دابەشکردنی ئەو موچەیە و هەرگیز مافی هاوڵاتیان نەفەوتێت هەوڵەدەین گفتوگۆ بکەین لەگەڵ هاوڵاتیان بۆ بزانین هەنگاوی سەرۆکی حکوومەتیان پێ چۆن بوو سڵاوت لێبێت کاکە ئەگەر باس لەوە بکەیت کە ماوەیەک بوو موچە دابەش نەدەکرا بەغداد موچەی نەدەنات هاوڵاتیان ناومێدیان پێوە دیار بوو ئەم شەو دەبینین بژانەوەیەکی زۆر لە بازار هەیە هەستی ئێوە چیە و تا چەند گرنگی دەزانن ئەو هەنگاوی سەرۆکی حکوومەت وڵات زۆر گرنگە هیوادارین هەموو مانجی شەروا بەردەوام بێ بەڕاستی کارگەری زۆر لەسەر بازار هەیە دەستی هەموو لایش خۆش بێوانێکە معاوەلیان کرد بۆ ئەوەی ئەو موچانە کە بێن ڕێککەوین لەگەڵ بەغدا بەڕاستی ئێستاگە سیرکەی خەڵک 4 مانگ 6 مانگ یەک موچەمان وەرگرت بوو بەڵام ئێستا سپاس بۆ خۆیەوە دوو مەسەلە سەیەک دێ کاریگەری لەسەر هەموو هاوڵاتیان هەیە موچەیەکمان یەکەممان بۆ قەرز دووەمیشان نیوەی بۆ قەرز نیوەی تریشەوە لەو بازارە سەرفی دەکەین هیوادارین بەردەوام بێ دەستیان خۆش بێ بەڕاستی ملەتیش فەقیرە بەڕاستی هیوادارین هەموو کاتێک لە بیری ملت دابن بەڕاستی ئێمە دەستخۆشیان لێ دەکەین کارێکی باشیان کرد سپاسیان دەکەین وەکو موچەخۆرێک ئێمە سپاسیان دەکەین زۆر سپاسیان دەکەین ئێمە ژەوانەگەرەوە بەردەوام بن بۆ کاری باش و بۆ هاوڵاتیان ئێمەش لە بیریان ناکەین لە کاتی دەنگدان و دەنجیان پێ دەدەین بەزەگەوا بەردەوام بێ بەڵێ سپاس بۆ تۆ بەڵێ بینیتان هاوڵاتیان بە گرنگی دەزانن هاتنی موچە لە ماوەی یەک هەفتەدا دوو موچە دابەشکرا وەک دەبینن فرۆشیارەکان ئەوەندە سەرقاڵن کە دوکانەکە پڕە لە کڕیار بە مەبەستی دابینکردنی پێداویستیەکانیان بۆ جەژنی ڕەمەزان کە ئەمە دەبێتە دوو جەژن بۆ هاوڵاتیان هاتنی موچە دوو موچە لە ماوەی یەک هەفتە و هەروەها جەژنی ڕەمەزانیشی وابەستەردادێت و هەروەک دەزانین ئەم جەژنش ڕەمەزان کەوتە بۆ ناومانگی سێ ئیتر جەژنی نەورۆز و جەژنی ڕەمەزان و هاتنی ئەو موچە دەبێتە جەژنێکی گەورە بۆ میلەتی کورد بەڵێ وەک دەبینن بازار بژانەوەیەکی زۆری پێوە دیارە هاوڵاتیەکی زۆر ڕووی لە بازار کردووە بە مەبەستی پێداویستی یاخود دابینکردنی پێداویستی بۆ جەژن بەشێک لە دوکانەکان پڕە لە هاوڵاتی کە خەریکی کڕین و دابینکردنی کەلوپەلی پێداویستەکانن بۆ جەژنی ڕەمەزان بەڵێ دەمانەوێت گفتوگۆ بکەن لەگەڵ فرۆشیارەکان هەرچەندە سەرقاڵن وەک دەبینن دوکانەکان پڕە لە کڕیار بەڵام ئەگەر دەرفەتە بەسڵاوت لێبێ و کاتت باش زۆر سپاس هەرچەندە سەرشت قاڵە بەڵام ئەگەر بکرێ باس لە هاتنی دوو موچە لە یەک هەفتە و گرنگی هەنگاوەکەی سەرۆکی حکوومەت بکەیت سەرتا دەستخۆشتان دەکەین بەڕاستی ئەو دوو موچەیە کە ئێستا هاتیان لەمە بازارەکە زۆر فەرق کردیە بەڵێن سەد فەرق کردی لەگەڵ چەند ڕۆژی پێشتر لەگەڵ هاتنی ئەو دوو موچەیە بازارەکە بە تاوی جولایە و دەستخۆشی لە سەرۆکی حکوومەت کامەسوور بازارانی دەکەین پێتان وایە کاریگەری هەبوو لە سەرژانی هاوڵاتیان ئەگەر بەر لە ماوەیەک پێش ئێستا کڕیارداتە لای ئێوە بەڵێ بەتاکەیت ینی ئەو دوو ڕۆژە تاسێک زۆر هەبووە لەگەڵ عەفتێک پێش ئێستا مەسەڵەن کە ئەو معاشەیاتە خەڵک پێشتر کراسی نەدەکرێت وەکو پێویست
ويا مثلا پارەی پێنێ وەڵام ئێستاکە موسەکە هاتیە ئێستا خەڵکەکە بازاری هەیە الحەمدوللیلا ینی بازارەکە وەجودەکەیتەوە خەڵک دێ شتمەچی جێژن دەکەی و زلی کوردی ئەوانە بەڵێ بەڵام زیگەرە مەسەلەن ئەمە وەکو کوتاڵی هەڵۆ ینی موسە هاتی و نەهاتی بێ ئەمە هەر کراسەکانمان سارەکەی گونجاو بووە بەڵێ واتە نرخەکان بەرز نەبووەتەوە لە چاو لە لای دوکان لە لای منە خێت موسەکار وەکو خۆیەتی چکەمە دەبێ ڕەچاوی خەڵکی بکەین دنیا سەرەتا دەستخۆشی لەوەی دەکەین ینی زەنای بکامەش بازانی بەڕاستی بازارەکە وەجودەکەتیە زۆر بەڕێزە ئەمدە زۆر سپاس بۆ جەنابەت بەڵێ وەک دەبینن نەک هاوڵاتی تەنیا فرۆشیارەکانیش باس لە گرنگی و هەنگاوە گەورەیە دەکەن و پێیان وایە پێویستە بەهۆی خراپی بارودۆخی هاوڵاتیان کە بەغدا هەرگیز پابەند نابێت بە ناردنی موچەی فەرمانبەران بەڵام هەوڵێکی زۆر دراو لە کۆتاییدا توانرا بگەنەوە ئەنجامەی کە موچەکان دابەش بکرێن و بەمەش بژانەوە بکەویتە نێو بازاڕەکانی بەڵێ وەک دەبینن دوکانەکان پڕن ڕەنگە دەرفەتیەوە نەبێت لەگەڵ بەشێک لە فرۆشیارەکان گفتوگۆ بکەین بەڵێ دوای ماوەیەکی زۆر کە موچە دابەش نەکرا ناومێدی بە هاوڵاتیانەوە دیاروبا ئەم هاوڵاتیش بدوێنێن سڵاوت لێبێت سلام ڕێزی سپاس دەکەم ئێوە هەستان چۆنە ئەم شەوە دەبینم هەموو دڵخۆشن بەهۆیەوەی کە لە ماوەیە هەفتە دوو موچە دابەش دەکرێت پێتان وایە ئەو هەنگاوی سەرۆکی حکوومەت چەند گرنگ بوو بۆ ژیانی هاوڵاتیان بەڵێ وەڵی خۆی موچە تەوزەکردن شتێکی زۆر باشە بازارەکەی سەجوڵاندی ینی تەماشاکەی خەڵک هەموو پاش ئەوەی کە ئەو موچەش درا خەبەری موچەکەیت گەشتی پێگەیشت خەڵک ڕاستی ڕووی لە بازاری کرد ئیشاءالله هەر بەردەوام دەبێت زۆر سپاس بەڕێزی بەڵێ دڵخۆشی هاوڵاتیانە بە هاتنی دوو موچە لە ماوەیەک هەفتەدا ڕەنگە دوای ماوەیەکی زۆر ناومێدی ئەم شەو بە دڵێکی خۆشەوە ڕویان لە دەرەوە کردووە بە مەبەستی دابینکردنی پێداویستیەکانیان با بچینە لای ئەم برا ڕێزا سڵاوت لەبێت دەمەوێت باس لە هاتنی دوو موچە بکەیت تا چەند کاریگەری هەبوو لەسەر ژیانی هاوڵاتیان لەسەر بازاڕی ئێوەکە سستێک لە بازار هەبوو ساردێک هەبوو ئێستا دەبینین دوای ماوەیە گەرم و گوڕیەک و بژانەوەیەک لە بازار هەیە پێتان وایە چەند کاریگەر بۆ هاتنی ئەو دوو موچەیە دوو باس بازارەکە وەڵا بازار هەندێک نییە ئێستا موچەکە تا چەند کاریگەر بوو پێشتر جم و جۆڵ نەبوو لێرە بەڵام ئێستا دەبینی قەرەباڵغیەکی زۆر هەیە هەیە بەس هەندێشتی ناکەن خەڵک ئەرم مەعاش نیە و ئیوە باسی مەعاش بۆ شتانەکەن بەڵام موچە هات لە ماوەی یەک هەفتە دوو موچە دابەش کرا دوو مەسەلەن دوو شتی بفرۆشمەوە هۆکار نەبوو بۆ ئەوەی کە هاوڵاتیان ڕوو بکەنە دەرەوە هاتنی ئەو موچەیە پێشتر ماوەی چەند مانگێک موچە دابەش نەکرا ئێستا دەبینی موچە دابەش کرایە و هاوڵاتیان ڕوان لە دەرە کردە بەوەی هاتنی موچەکەیەوە کە سەرۆکی حکوومەت گرنگی پێدا و ئەو هەنگاوە گەورەیان خواند و وای کرد لە ماوەیەک هەفتە دوو موچە دابەش بکرێ هەرچەندە هاوڵاتیان ناومێد بوون ئێستا ئەی مەعاشی دراوەیان گو باسی مەعاشیان درا و مەعاش ستا باشە خەڵک شتیە بن ئێستا تازە بوو ئێستا مەسەلەن ئەو ڕۆژە لەگە دوونی بوو باش بە عیبی نەبوو لە خوا بە زیادبی باشتر بوو لە پێریەوەوانە باشە بەس ئێستا باشە زۆر لەخوا بە زیادبی دەست بە مەعاشیان کراوی هەندێک کوردی زۆر نزانم زۆر سپاس سەرکەوتوو بێ سپاس بۆ تۆ بەڵێ وەک دەڵێ من کوردی باش نازانم بۆیە تا تۆزێک لە یەک حاڵی بووین سپاس بۆ تۆ بەڵێ دەبینن هاوڵاتیان دوای ماوەیەکی زۆر بە دڵخۆشی ڕوان کردوتە دەرەوە هەموو دوکانەکان قەرەباڵغێکی زۆر هەیە و وەک دەزانن هاتنی موچە کاریگەری زۆری هەبووە بە سەرژیانی هاوڵاتیان بەڵێ بینێران ئەوەی بینیتان پیشاندانی بەشێک بوو لە بازاڕی کە بە هەریق ناسراوە قەرەباڵغی زۆرە بۆیان نامانەوێت زیاتر بچێنە ناو هاوڵاتیان و فرۆشیارەکانیش سەرقاڵن بەهۆی زۆری کڕیارەکانەوە کە بە مەبەستی بەدەستێنانی پێداویستی جەژنانە ڕوویان لە دوکانەکان کردبوو هاوڵاتیانیش هەنگاوە گەورەکەی سەرۆکی حکوومەتیان بەگرن نرخان ئەوە بوو کە ئەم شەو گفتوگۆمان کرد لەگەڵ فرۆشیارەکان و هاوڵاتیان کە گرنگی پێیان وا بوو هاتنی دوو موچە لە ماوەیەک هەفتە کاریگەریەکی باشی هەبوو لەسەر بژانەوەی بازاڕ و لەسەر ژیانی هاوڵاتیان